وڵاتی سوید خاوەنی قوڵترین هۆتێلە لە جیهاندا کە 155 مەتر لە ژێر زەویەوەیە و شوێنێکی تەواو ڕۆمانسی و گونجاوە بۆ عاشقان و خۆشەویستان. بورجی العەرەب دڵڕفێنترین هۆتێلە لە جیهاندا و لە شێوەی کەشتی کۆنی عەرەبی دروستکراوە و دەکەوێتە ناوڕاستی دوورگەیەکی دروستکراو کە 280 مەتر لە کەناری دەریاکەوە دوورە. ئەم ساڵ سێمین فیستیڤاڵی نێودەوڵەتی کۆلارە لە دووبەی بەڕێوە دەچێت و فیستیڤاڵەکە تەنها سەرنجی تیمە ناوخۆیەکانی ئەو وڵاتی ڕانەکێشاوە بەڵکو لە وڵاتانی کوێت و سریلانکا و هندستانیشەوە چەندین تیم بەشداری تێدا دەکەن. ئەمانە و چەندین بابەتی گرنگی دیکە لەم بەرنامەی وێزگەدا. بەرنامەی وێزگە ئێوارەی هەینی کاتژمێر 6:30 خولێ.